بشتامه روج هلات بشتامه وجوانا بتانية درسك هي انه الثقتان ما بواناي اقصدن تشنا بك غدار جيهاني حمويرة بيشم بلا صبراق وردا اختبار نقل اوی بین جيش دولت ميفان مهربان روجاوای کردستان هەیە وێ بمینێ چێروکی ڕۆژئاوا لە دەوڵەتی سووریا وەڵڵا هێشتا زۆری ماوە ئەوەم دژ باشووری کوردستان دەرباز بینم دێنە ڕۆژاوای کوردستانê تەمام me ئەوەم هاتین هەما چەند دەقەکی دی نەنی ناوبەرا باشوور و ڕۆژاواش خۆ نەگەلێک درێژە هەما پێک بە ڕابەتگیرینە نەوسا تەمام ئەوەم هاتین ئینشاءڵڵا لەم ناوچەیەی جیهان کە بەرەو ڕۆژاوای کوردستان دەچین لەوێ شەڕیان ڕاگرتووە بەڵام ڕەنگە کودایی نەهات بێت ئەم پردە تەنیا سنووری جوگرافی بەیەکدیەوە نابەستێتەوە بەڵکو دوو ئەزمموی کوردستانی بە یەکدی دەبەستێتەوە یەکێکیان باشووری کوردستانە شەڕی درێژخایەن و خوێنی زۆریدا تاوەکو لەدایک بوو گەیشتە ئەوەی دامپێدانی دەستوری لە ناو دەوڵەتی عێراقدا پێ بکرێت ئێستا لە تاقیکردنەوەیەکی قورسدایە شەڕ بۆمانەوەی خۆی دەکات ئەوەی دیکە ڕۆژئاوای کوردستانە بەردەوامە لە ڕشتنی خوێن ڕەنگەوەی لە ڕۆژئاوا ڕوودەدات ئەوانیش ئازاری لەدایکبوونی چێروکی خۆیان بێت ڕۆژئاوا هێشتا ماویەتی پردەکەمان تێپەڕا گەیشتە نێو خاکی ڕۆژئاوای کوردستان لە ڕێگادا بەردەوام ئەو پرسیارە دەهاتە بیرم چارەنووسی ڕۆژئاوا و خەڵکەکەی چی بەسەر دێت لەژێر ئەم خاکەدا سامانێکی زۆر هەیە بیرە نەوتەکان بە بێدەنگی کار دەکەن بەڵام چارەنووسی ئەم پارچەی کوردستان نا بێدەنگ نییە ڕێکەوتنی سیاسی نێوان ڕۆژئاوا و دیمەشق کراوە دەگوترێت سەرەتای دەستپێکردنی ئاشتیە بەڵام لێرە ترسێک هەیە ئەوەی چەندین ساڵە خوێنی بوو دەڕژن لە نێو بەندەکانی ئەو ڕێکەوتنەدا لە ناو بچێت گەیشتنە گوندی خانا سەرڕێ لێرە ناتوانانی بە ئاسانی جیاوازی لە نێوان ژیان و شەڕدا بکەیت تەنانەت منداڵەکانی شفێر بوونە چەک هەڵبگرن ئەم منداڵە لە نێو شەڕدا لەدایک بووە چەکی هەڵگرتووە دەترسێت خاکەکەی لەدەست بچێت ڕەنگە شەڕ و جەنگیش لەگەڵ ئەو گەورە ببێت ئەم گوندە 250 ماڵی تێدایە 8 کەسیان لە شەڕی داعش و گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق لە بەرەکانی شەڕدا شەهید بوونە بەڵام کاتێک قسە دەکەن زمانی توڵەسەندنەوە بەکار ناهێنن بەهێزترین ئامانجیان ئاشتیە زۆنێت بەنگی بتاقینێ تەقاندیە أري کو دەری فادر بێداویە بدالي بان ڕۆژێن دەرباز متبكر تا پێگیریە سا
باي چاو خلاص باش بێ ڕزگار بوو وانا بعض وقتين بركض النظام تجد شنو اورابيات شهید چێ بوو نوێرشەوە ڕۆژێ يما ها شهر چار شهید چێ بوو شهر وی چی چێ بێتن نامێ باش هەلگەل دیمەشقەرێک هەفتن چێگر شەر نەبێتن ئێدینەوسا مامۆستێژە ئەم کاریسەکی دەرباس بوو هیچ- وێ بوو بە کاریسە ئەگەر ئەگەر هاتبووە. بەرهەف نەکردبانە آه. وێ بوو بە کاریسە سەمان مخەتت ژێولو ئەن هەگەر دخواستن هەنە کەم و دخواستنە پەف نەکرد ثقتا ما إيده بتكسي ناجي تشغيلي برياما محبا مصوم حقي أما تقص على سقایا بەش وانتێ عبد بۆ بێ دەولەت وێ بێت ئەم هێڤینە ولو چێکی ئەم هێڤینە وێ چێ بێژێ بەس ئەمە تەدابیرە خۆ بستێنە خوازت شەیدی بێژێ ناس تشتكي نابيجم امنا ام جبري دا شر ناخواز جدا سبيكي دا امنا اري جري شر ئەم شەر ناخوازن نا ام شر ناخواز ئەمە ئاشید خوازن ام راشديت خوازن ام جبري دا شر ناخواز بلي وقت شر وري جمجي ام تخسير ناكن فیشەکەت هەنە في شكل زحفت تجينا تژینە جيريلا ئێ وراكان وياسر وصابر وازادي وسليمان وصار قبول وسەر وصالح حشر بان حفشة حەفشەڕۆژ کەنگی وەرە اش 2011 حتى 2024 آزادی 25 آزادی 25 ئازادی شەروانێکی در بوو شەڕانەکە یا پەژیب یعنی وە هەش شەهید وی گوندیدانە کیژی ئێوە مرۆڤێوە تێدا بووی برای ویە برای منە مامی ویە برای ویە یەکی هەم و قورئامی ویە براي غياسة برای غیاسە شەهید بووینە أنا حموية هابن وكا قلت نا نها مەسەلەن بیاڤەڕی کەفتن بوو چ ترسەکل کێرێ هەیە ترسەک درسك هي إنه الثقتان ما بواناي أقصكن تشنابك أنا غدار غەددارن إنه تشناب تا شتان تەگو غەددارن إيد نورك نهام قلت ثقتان ما إيده بتكسي و ئەو ژنە هەبێژن سیخەتامە کوردانای کورژوێ لەمە ڤەگەرن أو دليا خدا زانن کوردا هێرشیوان نەگیریە تجا کردا ایریش نکریا غیری آشتیانه سلام کردا نخواستیا روجا یکمین حتی ایرودا کسر جما ئەو ترسە ئەوێ هەبێ هەر لێ ببینێ أيوة، طبعا خدها. ثقات نما دەولەت چ بکی ئەو ترسە نامینێ ما في کردا ئێ ما في کردا ئەوە نییە شەرع گوتیە کورد بڵاو کوردی باخە تشتي بزمان تشتي بزمان ما نافي ئەو نەکافیە أو ما في كردي دبيب كبير دستورة بلاد نكبي دستوري دا بالي أم رئيس الصبح هاري بيجي يبو بيشتغل بيجي أو يبو مرسومك دا دبي دستور بي ئێلێ هەل باشووری کوردستانی دەستوریش دا نویساندنە دستور ويسانا بس خەڵک لێ دەبێژار تعدای لە کورددا بکەن دستور ويسنا كردستان عراقي بس وقت بيجي سلسكي معطل تدا سي محافظة أري. وهو سي محافظة بيجي نو أري فێرێ جێوێ دخوازن أما وتخوازن شو عم ناخذ بحقك كي دستوري تكس نقاي دستور بغيرين بێژێ دیمەشگۆ خۆ بدەوە خدها مطلبكن ما خستن كافي جاشا لای خەڵکی گوندی خانە سەرڕێ ئاشتی ڕێکەوتنێکی سیاسی نییە بەڵکو ئومێدێکە ترسیان هەیە بەدی نەهێت تاوەکو زیاتر دەچینە ناو ڕۆژئاوای کوردستان پرسیارێکی سەرەکی لەگەڵ من دەمینێت ئایا ڕۆژئاوای کوردستان دەمینێت هەرکە گەیشتینە ناوچەی گرکێلەکێ ئەم شەروانانە ناوچەکە دەپارێزن کاتی پرسیاری شەڕ و ئاشتیان لێ دەکەم ئاشتی بژاردەی یەکەم و کوتاییانە بەڵام کە شەڕ دێتە بەردەرگایان هوشداری دەدەن لە تاقیکردنەوەی سەبری کورد دلێتە دەبێژێت چی دەبێژێ وێ خلاص ببێ یان هێشتا شکێک تێدا هەیە والله شك تيدا حياة هر مديتيا دشمنية مزورة هر مديتيا خيانات المدكي هر مديتيا زحمتي المدكي ام باوريا ما بينينا ئەڤڵێ مە هەر شەر داغ بێ هنا ام شردنا
ام شرد للشرده شرده شرد انا عاقبته شرد عقافته ببي ارامي ام مدرسات خاص ام تعليم خاص ام ثقافه خاص ام تجي شرن ايه ام تجي فقط شتي بودبن ها اما تالي او فاتي فاقيا خروقات بكن بلا قيس باور زانبن واجيهاني حميرة بيجم بلا صبرا كردا اختبار نكر پێش ئەوەی بگەین بە قامشلو دووخە ناسر و شتەکەی چل ئاغا ئێمەی ڕاگرت. شەقامە سەرەکیەکانی ناوچەکە پر بوون لە شەڕان. دووخەکە بە شێوەیەک بوو هەز دەکەی لە هەر ئان و ساتێکدا شەڕ ڕوو دەدات. هەڵگرتنی چەک لێرە و پاراستنی نەوەیەکی دیکەیە کە پرسییم ڕێکەوتن کراوە ناوچەکە بووە پڕ بووە لە شەڕڤان چ ڕوو دەدات لەگەڵ ئارتێش قسە دەکەم شەڕڤانێکی ڕۆژئاواییە چەکی هەڵگرتووە بەڵام ئیمانی بە ئاشتیە دەستێتدا بووە تا ڕێکەوتن دەکرد لەگەڵ دەوڵەتێ ام سوری دنا ئەرێ ايرو بي صالك دي بي 10 صالي دي بن ام اتفاقيات النبرخ وشامي دبكن جوان ام دبا ابش برزايا ملات ام تشكي استقراري كبير ولاتي دا تشكي خلقي ما اوجي براحة جيان بكن واتبان كل قلت يجبكوا استقرارها بنوصة جبوني استقرار هبي بلد شينا بدنا خلقي دا هنا اي نخير خواز ام نخواز الريل بركسي ام بكن ام درفدي بدنا كسي وولاتي ما خيرتي لێرە تەنانەت دیلەکانی داعش بەشێکن لە داهاتووی نادیاری ناوچەکە. هەموو جوولەیەکی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان زۆر حسابی لەسرە. خەڵکم بینی بەمەیان وت یەک کەس هەیە گەرانتی ئەم ڕێکەوتنەی نێوان قەسەد و ینی ڕۆژئاوا و دیمەش بکات ئەویش هێزی نێودەوڵەتیەکە ئەمریکا سەرۆکاتی دەکات. چەند ڕۆژێکە بەردەوام ئۆتۆمبیلە سەربازیەکانی ئەمریکا زری پۆشەکان دەبینرێت ئەم ئۆتۆمبیلانەی تر تێدایە خەڵ نازانێت کێ تێدایە داعشن دەگوازنەوە خەڵکی خۆیانن یعنی پرسیارێکە حتا ئێستا وەڵامەکەی هێشتا دیار نییە. گەیشتیم بە قامشلۆ. هێزە ئەمنیەکانی سەر بە دیمەشق بووە کەمین جار دوای 16 ساڵ دێنە نێو شار. قامشلو دەکەوێتە نێو قۆناغێکی نوێیدا. تەواوی شارەکە چاوەڕێ هاتنی هێزەکە دەکەن. پرسیاری خەڵک ئەوەیە دوای هاتنی ئەم هێزە چ ڕوو دەدات. دەگەڕێنەوە قەدەغەی هاتوچوو لە شارەکە ڕاگەیەنراوە. شەقامەکان تەواو بێدەنگن. هێزی دیمەشق هەموو ئەو سنوورانە دەبەزێنن کە شەڕوانەکان بە چەک و خوێن دروستیان کردووە. قەدەغەی هاتوچوو هەیە لە قامشلو هەموو خەڵک لە ناو ماڵی خۆیاندان کەس بووی نییە هاتوچۆ بکات نەکەوەی شەڕ هەیە ئەمە بریارێکی سیاسیە دوای چەندین ساڵ هێزی سەربازی دیمەشق دێتە ناو قامشلو و ڕۆژاوای کوردستان لە ڕێی شەڕ نا بە گفتوگۆ ئەمە کراوە ئەوەی کە دەبینرێت تەنیا جموجۆلی شەڕوانەکانە و هێزی سەربازیە ئەو بێدەنگیایی کە لە ڕۆژئاوا دەبینرێت ئەوە نییە بەو دووخەی کە ئێستا ڕووی داوە و ڕوو دەدات ڕازین نا بەڵکو لە چاروانێدان ئەو وەرزە نوێی سیاسی و سەربازی لەگەڵ دیمەشق ڕۆژئاوا بەرەوکێ دەبات. کاژێر نووی بەیانیە
دەمەوێت پرسیارێکی ئاسان لەم شەڕوانانە بکەم دەزانم پرسیارەکە بۆ ئەوان لە شەڕ قورسترە هن يعني مرتاح نكون جاي شوي داخل ببيه خودی نیو نیوی نيفي منيفي باش نه باش چاوە باشە باش شرط سکنه شرط سەکنێ باشە نیف باشە کو شەڕ نامینێ نیف نەباشە هەڵگەل دەولەتی چییە قال دولت عشائر رونانه دولت و دستين کار دێنێت کارتینه دژی کووردا دجی کوردی هێشتا دیار نینەوێت چێ بێ انا دیانی بێرەدا دێنە نێوشە ئۆتۆمبیلە سەربازیەکانی شەڕوانان بە شێوەیەک خۆیان نیشاندان تەنانەت ئەگەر هێزی دیمەشقیش بێن هەر ئەوان باڵا دەست دەبن لولەی قەناسی شەروانێک ڕووی لەو ڕێگایەیە کە هێزەکە پێدا دێن ئەڵاکی گەورەیان هێنا دانەوێ بڵێن ڕاستە ئێوە دێنە ئەم شارە بەڵام خاوەنی خۆی هەیە لە پەنجەرەی ماڵەکانیانەوە لە سەربانەوە خەڵک هەموو چاوەڕێی زاتی هاتنی هێزەکەی ئەم شەڕوانە بوێرە ناوێ هاتنی هێزی دیمەشق بەبێ پەیامی ئەو تێبپەڕێت بە منی گوت قسەیەک هەت دەبێ بۆ تۆی بکەم کاژێر پێنجی ئێوارەیە زانیاری گەیشتن کە هێزەکەەوە لە دەواازەی شار داخل بوون هەموو لایەک کەوتە جوڵات بە دوای ئەو شەڕوانەدا گەڕام کە گوتی قسێک هات دەبێ بیکەم دەگوبێت چییە؟ در روجاوای ڕۆژاوایە کێرێ در روجاوای کردستانه ئێوێ بێن جێش دەوڵەتە میوانه مێڤانن ئۆتۆمبیلی هێزە ئەمنیەکانی سەر بە دیمەشق لە سەری شەقامی قامشلووت دەرکەوتن و دێنە نێو شار هێدی دۆخەکە پێچەوانە بووەوە هەموو ئەوانەی لە بەیانیەوە بێدەنگ بوون قوتافیاندا قسەکان بۆ هێزە ئەمنیەکانی شام و خودی شام بوو سەربازەکانی سەر بە دیمەشق بە بێدەنگی داخل دەبن بۆ خەڵکی قامشلو و شەڕوانەکان ساتێکی قورسە قامشلو هەستی کرد لە قوڵای خۆیدا شتێکی گەورەش کاوە ئەوە هێزی دیمەشق گەیشتە ناو قامشلو هەموو دەپرسن کەی دەردەچن هەربژی کورد و کوردستان ڕۆژاوا مەیعدا بنێ هەربژی کورد و کوردستان ڕۆژاوا مەیعدا بنێ هەڤڵ شۆرە هاتنە شۆرێک چاوە ببووە هەڤڵ شعوري ما نباشە و تێنجەمە شۆرە نەباشە نا تو خەڵکی قامشلوێ شعورێک چاوە بووە خۆش بوو نەخۆش هاتن دائما خوازن هدوء شيء ببه ومشاكل شيء نبن تجاري كردستاني برنادن ڕێکەفتن چێ بۆیە هاتن ڕێکەفتن بەس ئەم عارز هەر نەخۆشە چما ئەڤالێ مەسەر سێوانە هاتن کوشتن بالێ مانا سەر ئەم خێر هاتناوە ناکن چما ڕێکەفتن چێ بۆیە ئاشتی وێ چێ ببێت چاوێتە تژی بووم بوو
ئەوێ زەوێ بچریان ببینن ها ئەو هاتن گوێ ببینن ئەگەرمان کارێوا بێ دەرێ نامینێ ئەگەرمان گوام ناچن نامینن ئەجێ کوردایە دەترسن ببینن نامین هیچ علاج نییە هیچ علاج نییە بۆچی دێواتینە دەرێ بچن دەرێ ئەوە جێ کوردایە ئەگەر گوتن ئەمێ ببینن نامینە چاپ پیش ڕاستی ملەتێمە هەمویەکە ئێوە ئاشتیە هاتن باشوور لە پشتامێ باکوور لە پشتامێ ڕۆژ هەلات لە پشتامێ ڕۆژەوە نەبەتەنەیە لەگەڵ هاتنی هێزی ئەمنی سەر بە دیمەشق لەگەڵ خۆیان پرسیارێکی گەوریان هێنا ڕۆژ ئاوا چی لێ دێت شەڕ تەنیا کوشتنی تێدا نییە وا بەرەو حەسەکە دەچین لەسەر ڕێگە ئەم منداڵانم بینی عەلی منداڵێکە چەکی لە دار دروست کردووە پێدەچێت ئەم نەوەیە جگە لە شەڕ فێری هیچ یاریەکی دیکە نەبوونە ئەم منداڵە عەرەبە ئەویش لە نێو شەڕدا لەدایک بووە دەتەوێت ببیتە سەرباز؟ بەڵێ لەگەڵ سوپایان لەگەڵ کورد نەخێر لەگەڵ کورد لەگەڵ کورد بۆچی یەکەم شت ئەوان هاوڕێمانن هاوڕێتانن؟ هەم باشن ئەvە کی بوون برن و کۆین بێژن و ئەفکینە دبن بەردەوام ئەم نزانم بەس نزانم داعشن دەبێژن ئەف داعشن سژنێنە دبن نزان ئەمژی نزانم خۆی تاکید ئەم نە تاکید تا چ گولێ بووە ها انا شتان چەتە کێنە چەت داعشن داعشن داعش شتي ئەمریکی دبن دبن کیڤە ابن عراقي دبن عێراقی ئەم نهاڵ حەسەکێنە نەوسە چی بووە ئەف دو ڕۆژە سێ ڕۆژە جێیش هات وێرێ ینی دیمەشق شام هات وێرێ تشتێک نینە خەڵک چێکی هەندێک عاجز بیش بەروی تشتی چما هاتنە وێرێ بەس سەبر وێ چێ بەس کەیفە عەرەبا هات عرباش هاتە تو چت بێژی العرب مكرم ها عرب مكرم هو بالما يبرين ئەمە کوردێکە دەڵێت وڵای ئەمە دڵخۆش نین سوپە هاتوتە نێو حەسەکە تۆ عەرەبیت ئا دڵخۆشیت وەڵا خاڵە چیرۆشی دڵخۆشی نییە ئێمە سەقامگیریمان دەوێت ئاسایشمان دەوێت دەمانەوێت بە ئاسوودەی بژین يعني نعيش مرتاحين لە هەموو شەڕەکاندا خەڵکی سڤیل دەبنە قوربان باجی دەرئەنجامی شەڕ دەدەن ئەم خێزانە هەموو دەرگایەک بڕوویاندا داخراوە موڵەتتان نادەم بڕۆن؟ نەخێر ئێمە خەڵکی سڤیلین دەتوانن هاتوچوو بکەن؟ هیچ نازانین ئێمە هێشتا هیچ نازانین دەتانەوێت بچم بۆ کوێ؟ وەڵا ئێمە گوندەکەمان لە لای کۆمپانیای کارەبایە دوای پانۆراما دەبێ بڕۆی؟ نەخێر دەمانەوێت یەکێک لە هەواڵان لەوێ ببینین دەبێ بگەین بە حاجزەکە دەبێ ساترەکە تپەڕینە کە هێزی بەڵێ هێزی لێ ناتوانین ئەوها بڕۆین نازانین چی لە پێشمانێ ئایا ڕێگا دەدەن یان نا هێشتا نازانین دەبێ لە کێ بپرسە ئەوانەی لە ناوەوەن لە خوارێ لەکوێ نیشتە جێبوون؟ وەڵا لەسەر گوێی خەڵک بووین ئەرێ وەڵا چیتان بیستوە ڕێگا دەدەن یان نا؟ ئایا هەواڵ ئێستا ڕێگە دەدەن بچین؟ نازانین خانووی ئێوە دوای ساترە؟ پێش ساتر لای کۆمپانیای کارەبا لەسەر ڕێگەی ڕەقە یان ڕێگەی شەدادی نەخێر نەخێر پێش ڕێگەی پانۆراما گوندەکەمان کەمێک دوای کۆمپانیاکەیە دوای کۆمپانیا ئایا خەڵ لە گوندەکە هەیە؟ نا کەس نییە کەس نییە هەواڵان خاڵی سەربازیان تێیدا دانەوە چەند ڕۆژە گوندەکەتان بەجێهێشتووە؟ نزیکەی 12 بۆ 13 ڕۆژ دەبێت لە سەرەتای هەرشەکەەوە بڵێ هەواڵ هاتن و گوتیان ئێرە شەڕە ناوی گوندەکە چییە؟ گوندی زیندانی نەوجەوانە
ئێستا هێزانیەکانی دیمەشق هاتوونەتە نێو حەسەکە. تاوەکو ئێستا هیچ شتێک بە تەواوی نازانین ئەو ناوچەیە هیچ شتێک بە تەواوی لی نازانین. پێشوازیتان لێکردن لە هێزی ئەمنی داخل بوو؟ نەخێر. بۆچی دەچن پرسیار لێ دەکەن؟ پرسیاری چیان دەکەن؟ هۆتاایە دەگەڕێنەوە گوندەکەمان یان ناگەڕێنەوە؟ نەخێر هەڤاڵانی تێدایە. هەڤاڵیان ڕیفاقانی هەڤاڵ. بێگومان هێزەکان مەبەست هێزەکانی هەسەدا هێزەکانی سووریا دیموکرات بەڵێ ئەو هێڵا هەموو هێزەکانی قەسەدەیە. ئەگەر بتەوێت دیمەنی حەسەکە هەمووی ببینی دەبێ بچە ناوچەی گوێڕان لەوێ زۆربەی دانیشتوانی عەرەبن. گوێڕان ناوچەیەکە شەڕی تێدا دروست دەکرێت. خەڵکەکەی دەڵێن هەز بە ترسێک دەکەین شتێک ڕوو بدات. ئێمە ئەمن و ئاسایشمان دەوێت هیچ شتێکی دیکەمان ناوێت. ئاسایش نییە؟ ئێمە ئاسایش و سەقامگیریمان دەوێت. ترس دروست بووە. ترس هەیە. تەنانەت منداڵان بە شەو ناخەون. بە شەو منداڵ ناخەون. بۆچی مناڵ ناخەون؟ بڵەڕاوکێ هەیە لەبەرەو دۆخەی هاتوۆتە پێش. گوێڕان بە خاڵی پشتەوەی گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق لە ناو ڕۆژئاوای کوردستان دادەنرێت. ئێستا خەڵکی گوێڕان هێزێکی سەربازی بۆ خۆی دروست دەکات بۆ بەدگیریکردن لە ناوچەکەیان؟ دروستی دەکەن بۆچی دروستی نەکەن بەرگری لە وڵاتی خۆیان هێزێکی سەربازی دروست دەکەن بۆ بەرگری بۆ بەرگری لە ناوچەی خۆیان دەستیان پێ کردووە؟ ئێستا هیچ شتێک نییە بەڵام بیرروگەکە هەیە ئینشاءڵڵا کوڕەکانی ئێمە لە دەرەوەن خەڵک هەیە دەترسێ و هەیە داواکراوە کەس بگەڕێنەوە دڵنیا بە دەست پێ دەکەن. واوی لەم بەرنامەیەدا یەک لای ببێتەوە کایندەی ڕۆژئاوا و بەڕێوەبەراتی خۆسەر چی لێ دێت. ئەو مەلەفە بەهێزانەی ئابووری کە ئیدارەی پێ بەڕێوە دەبرێت لە دەستی کێدا دەبن دەبێ وەڵامێکی یەکلایکەرەوەمان هەبێت لە بەرپرسانی ڕۆژئاوا. هەمووان پرسیارانە دەبینە بەردەم بەرپرسێکی باڵای پێیەدا. بریاری کودای ڕۆژئاوا لای ئەوان گفتوگوی لەسەر دەکرێت. ئەمە فەوزا یوسفە ژنێکی سیاسی باڵا دەستە لە ڕۆژئاوا. هەرکە دانیشتین یەکەم پرسیار ئەوەیە ڕۆژئاوا و بەڕێوەبەراتی خۆسەر دوای ڕێککەوتنی لەگەڵ دیمەشق دەمینێت؟ قبل سەرێ ئاڵایە نویسە ئیدارە زاتیە. ئەف ئیدارە بڕێوەبەریا خۆسەر یاکل ڕۆژئاوای کوردستانە هەیە وێ بمینێ؟ نهاد يعني آلية مصطلحات يعني مصطلح وي بينجو هرتن يعني بلكي ناف نريفي بريا خسر به نافش وستانديا كارش ونستانديا يعني نافي ريفي بريا وي بينجو هرتن تجبركو د سيستم محافظات هاي السوري ليه از قارن ويب بيجم يعني يك آلية سيستم يعني نافخي بخوب خو هرم خو ريفي ببه ابا جلكي جرينج يا ديمين آلية أولكارية هرمش جل هرمي به وجلكي جرينجة براستي مجارين بنجهينن وبيجومان مجارة خندنة وزمانجي جلكي مهمة نهاج أب برجالا يا ريفبريا خسر دستور سوري نهات بوني بيساند يعني نينه على حسب ومناقشة كده الدستوري ده بنويساندن نعم موانا بدماغو داندون استاندنه ما بشامر موانا نقاش تكرن وان هرتم وياد قوتن نها روشكي انتقالي روشكي بجهزة الدستورة يا تيدا أم نقاشكن أو هين نزان تام أجماري أسايشيب شقاسي يعني فان دتانا نزان جبوجي روج نها تنديار كرن فلان روج يعني وي خلاص ببه
ليه يعني ميكانيزما اف سر اساسي كو اجراءات انتجراسيون اسايشي هاتنا بێناچێت ئەوەی ڕوویداوە لە شەڕەکانداوا بە ئاسانی برینەکەی ساڕێژ بێت. شخوا بەرێ کریزێکی باوەریە هەیە یعنی ئەو کریز کورتتر بوو divê pêvejoya dawiyê de kûrtir bû yani ji ber şer kûrtir dike krîza ya bêbawerî bêtir xurt dike zanahî naçê derbas nabe ev birîn çê dibin êş çê dibin yani eva zaman jê re pêwîst e ji bo de bêguman yani ew heyt metirsî heye yani em nikarin bêjin wê her tişt li gorî tê xwestin wê bimeşe ji ber yani yek di demên derbasbûyî di xîtabê yê nefretê gelekî zêde pêşket veya jî bi awayek sîstematîk pêşket yani ev hişt ku îdî kurdek bi erebekî mesela zû baweriya xwe neyne دیمەشق لە گفتوگەکاندا مەبەستی بوو خاڵە بەهێزەکانی حکومڕانی لە دەست خۆی دابێت و هەرواشی کردووە. نەها ئالیکاریان بکە مدیرێ مەتاڵێ ji Dimeshqê tê? Erê. Mudîrê emnê ji Dimeshqê hatiye? Mudîrê mabera Sêmalka? Maber biner niha maber. Ew ji şwêrê hatîne? Yani niha maber û sînor û van yani mesela hinek tişt hene tedê wek tiştê siyadîn yani Siyadî dewletîne? Mere bêj yani veya pergalekî nenavendî bijî van yani van muessesatên bi vî rengî dewlet ew dikiye. Şima Şamê bê bila yekî ناد داود يعني الدريكفتني ده او نفضجك اري اجو كافي دستي يا شامي دا راست همو تقول تصادسه جبو كردين نا يعني دستي ودا وهم تاري خارج نا يعني وصل لهفاتنك جبو بترول سر نسبه چينه بوي همو هني تسليم فقط وصاهاتي قوتن يعني بوتشه ده روشا الجزيرة دبوتشا دوي بيا بي برجاو قرتن يعني كون نفتج منطقة يعني منطقية دبوتشا ده بوقت تبا بارفكر يعني وي تمييز إيجابي أم جرد بيجن يعني جبو فروي يعني وي حكومة سوريا بيت إدارة ملف نفط بكتر ملف نفط بكتر فروتناوي بله بله أور دقري بله وباشا تشتكي بده بله وصحيح فەوزا باسی خاڵی لاوازی کورد دەکات کە بووتە هۆی ئەوەی پرۆژەی ڕۆژئاوا لەم قۆنەغەدا ڕاوەستێت. دەنجامێ de siyaseta îro axlaq tê dîne. Belkî di Kurda de axlaq pir bilind e bi rastî. Taybetmendiya me ya belkî ya herî xurt ya herî gom dihêli gom tê kevin yani belkî dibêje nuqta zayîfî jî. Lê em gerek ve bizan dünya ser berjewendiya dimeşin. Li gor wê gerek em jî vê realîtayê bixwînin û li gor wê em siyaset bikin. ئێستا ڕۆژاوای کوردستان نە لە شەردایە نە لە ئاشتی لە قوناغی چاوەڕوانیدایە. چاوەڕوانی لەم ناوچەیە ڕەنگە خۆی لە شەڕیش قورستر بێت. ڕۆژئاوا پرۆژەی کورد بووە بەڵام شەڕ و ڕێکەوتن وای کرد بڵێن هێشتا ماویەتی پرۆژەکە لە ڕۆژئاوای کوردستان لەدایک.